دینە بەیانی باش سڵاو جێژناتە پیرۆز بێ شێژنێتی مبارەک. تو چاوەی زۆر سوپاس من زۆر باشم ئێوە چۆنن؟ ئەڵی وەش باشی دەڕوا جێژنەکە چۆن بوو؟ چۆنە ڕوالای تۆ؟ ئێوە لە ماڵێ بوو جێژن خۆش بووە ئەمساڵ هادئتر بوو لە جەژنی پێشووتر چونکە خەریکە ڕەوش ئارامە بێتەوە هیوادارم مە کۆتا جەژن بێ کە ئیتر لە دوای ئەم جەژنەوە نەخۆشی نەدەرد نەبەڵا هیچ نەمێنێ و خەڵکی بە ئارامی بگەڕێنەوە سەر کار و پرۆژە و ئێمەش بگەڕێنەوە سەر کارەکانی خۆمان و هیچ نەخۆشی نەمێنێ بە دڵێکی خۆشەوە چاوەڕێیەکەم ساڵی داهاتوو ئیشەڵڵا بتوانین پرۆژەی باشتر پێشکەشکەین. ئەوە ماوەیەکی درێژە بێ کار و چالاکین بەڵام تو هەر چالاگووی تا بتوانین هەتا بتوانین کارمان کرد لە ماڵەوەش بێت لە کاتی کۆرنتینەیە کارمان کرد تۆزێک بەڵام بەڵێ وەستانومانە بە تایبەت ئەو با بڵێن ئەو ڤیددیۆ کلیپانەی کە لە شوێنی قەرەباڵغە کرێیان پێویستم بە ستافێکی زیاترە بۆ ئەوەی کارەکە ئەنجام بدەم لە جژنی نەورۆزەوە ڕامگرتووە ینی لە مانگی سێوە تا ئێستا ڕامگرتووە ئیشەڵڵا ئەتوانم لە بڵێم لە داهاتوێکی نزیکە خەریکم کارەکە تەواوەکەم. زۆر چاکە جیاوازی ئەم جێژنە چی بوو لای تۆ؟ باشتر بوو لە جژن بەڵێ باشتر بوو لە جژنەکەی پێشتر تۆزێک یعنی دڵمان خۆشتر بوو چاوەڕێ ئەەکەین کە ژیان باشتر بڕوا چونکە ئەمساڵ زۆر نەهامەتی لەگەڵ خۆی هێنا لە کۆتایی ساڵین ئەم چەند مانگەی ماوە هیوادارم ئەوش بەرگەی بگرین بزەبوت و خەڵکێکی زۆر کاری وەستاوە خەڵکێکی زۆر چاوەڕێ کات کە باشتر بڕوات ژیان باشە کار و چالاکیان وەستاوە ژیانیان وەستاوە ڕزقیان وەستاوە حەزەکەم بڵێم هیوادارم خی گەورە پەنامان بدات و لە با بڵێم نەخۆشیە ڕزگارمان دەرباز بین ئەو پێم وڵە لەگەڵ هەستانی بەخەبەر هاتنی ئەم بەیانە چۆن بووی؟ ئەم بەیانە کە هەستان وتم باشە من بۆوتم باش من بۆوتم باش ئەمنیش هێستا وتم خۆیە من خۆم تووشەوە کردووە لێرە هاتوم لەگەڵ ئەزاکار لێرە هاتووم پێنجی بەیانی ئەم فەقیرانە توش دەکەم میوانەکە بەس من ناتوانم تۆ کە هەموو جارە لێم کا گوڵستان لەگەڵ مامۆستاش باسەکەم کاڵێم گوڵستان خان داوای پرۆگرامیانەڵێ بۆ دیارنی بۆ دایەتە پرۆگرام دڵم نایە بڵێم خۆ چواریش بێ هەردێم نانی بەیانیش خواردەوە بزانم نانی بەیانی بەس جووس و ئەو شتانەم خوارد گرنگە ئەو زەختە دا بەزەیگینا گرنگە بەیانیان ئێمە زۆربەی کاتەکان بەیانیان زۆر خەبەرمان نابێتەوە لە بەرەوەی شەو درەنگترە خەوین بەڵام بەیانیان یەکێک لە خاصێتە جوانەکانی ئەوەیە کە بتانی ئەو ڤایتامینە باشانەی کە ئەتەوێ وەریگری لە بەیانیا وەریگری ئەم ڤایتامینە ئیشی خۆیە کات لە هەموو ڕۆژەکەیە و ئینێرجی بەیانیانیش تایبەتە زانایان ئەڵێن ئەگەر بەیانی بە ڕۆیەکی خۆش بەیانی باش بکەیت و خەبەرت بێتەوە خۆ بەتەنیا بە سینگلیش لەگەڵ ئاوێنەکە تا بەیانی باش بکەی ئەوە ڕۆژەکەت زۆر ئینێرجی باش دەداتێ لەگەڵەوەیشە لە کاتژمێری پێنجی بەیانی هەتاوەکو حوتی بەیانی باشترین وزەی خۆر وەربگری لە دەرەوە بی خۆر لێت بدا ڤایتامین دی وەرەگری لە قش هەڵوەرین و لە پێست ڕەنگا و ڕەنگی ئەتپارێزێ پسپۆری خۆراکی دکتۆر دینای من ئەخوێنمەوە بۆیە ئەزانم ئەوجەپاڵەندی بە ڕێنمایانە زۆر کەم زۆر بەڵام ئەگەر بەیانەیەک زوو هەڵبستم سوود لە هەمووی وەرەگرم یعنی هەمووی شەکان بەیەکەواکەم لەگەڵەوەیش حەزم لە تیشکی خۆرە چونکە ئێمە ئەوەندە لە ماڵەوە بووین ئەو فترەیە قش هەڵوەرین دەستی پێکرد ئەنجا ڤایتامین دی کەم بۆیەوە من ماڵتی ڤایتامین وەرەگرم و ڤایتامین دی وەرەگرم لە هەفتەیەکە یەکجار بەڵام پێویستیشم بە تیشکی خۆرە ئەکید ئەو کێشەیە هەیە سەرڕایەوەی کە دەڵێن ئێمە ڕۆژمان هەیە و زستانان و هاوینان هەر بەڵام گرنگەوەی لە کاتە پێویستەکە لە کاتە پێویستەکە خۆی بەیانیان باشترین کاتە بە وەرگرتنی ڤایتامینەکان لە هەم لە خواردن هەم لە تیشکی خۆر باشترین وزە لە تیشکی خۆر وەرەگری ئەم تیشکانەی کە پێویستە بۆ پێست هەم بەیانیان ئەتوانی ئەو وەرگری هەمیش لە خواردن خۆراکیە زیاتر ڕووەکیەکان و با بڵێن میوەجاتەکان ئەتوانی باشترین ڤایتامینەکان سوود وەرگری درستە هاچە خۆشەواز لە جیاتیەوەی کە بەس باسی هوەر بکەی باسی بابەت بەڵێ ڕنگێتر بەیانی باشە بێت دەکسودی هەبێت جاجیالەوە گوڵستان خانقاوە بەشێکی سەرەکیە لە بەیانیانی هەموو
با بڵێم سێبەشی یەکەی مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی چونکە قاوە لە دێر زەمانەوە کە سەری هەڵدا تا ئەمڕۆ خوو پێوەگرتنێک بوو لەگەڵەوە کافاینەکە بە خەبەرهێنانەوەی کە بۆ هەموو ئەوانەی کە یان درەنگە خەونیانیش بەیانیان وەیکە بیان باش نییە یعنی تۆ باش ئەخەوی زۆر کەسەی 8 ساعتە خەوێ بەڵام کە هەڵەستێ لە خەو هێشتا خەوبەری نەداوە زۆر کەسەیە وەک من ئەکتیڤە کەمیشە خەوێ بەس من ئەگەر کارم نەبێت و مامۆستا واز بێنێ زوو 8 ساعتە خەوم 8 بۆ 7 ساعت بەڵێ ئەگەر کارم هەبێت وەک ئەمڕۆ 4 ساعتە خەوم فەرقەکات بەڵێ تا یەکی شەو تۆ مەسیجت ناردبووتم ئەوە هێشتا نەخەم سەو قاوەشێکی کە لاوەی کابەکانی بەیانیان کاتۆ ئەگەر تا 3 کاپش لە ڕۆژێکا مشکلەی نابێت کەفاین زۆر کێشەی هەیە لەگەڵ چاکیەکانیشی من یەکێکم لە قاوە خۆرەکان زۆر جار لە ناو تەیارە کارۆم سەفەرەکەم پێیانەڵێم هیچم ناوێت بەس ئەمریکانۆم بۆ بێنن کام کەپە لە هەمووی گەورەترە بۆی بخوێنم ئەوە یان شەندێک جار سەیری فیلمێکەکەم زۆر جاری کتێبیان شیرین بێ تاڵ ئەکیت وەک خۆم هەموو جارە خۆم شیرین و ئەڕۆمە ساڵۆنیش زۆر جار ئەڕۆمە شوێنەکانی ترە ڕۆمە ئارایشگایان دانیشم لە شوێنی گشتی کە دێن بە خێراتن مەکەن چییە خۆیتەوە زۆر جارە لەم قاوەیەکی وەک خۆم تاڵ چونکە قاوەی تاڵ خصوصیت و جوانی خۆی هەیە جیا لەوەی کە تاڵە بەڵام هەموو کەس قاوەڵێکی تاڵ ناخوا تاڵێکی خۆشە بزەوت هەموو کەس ناتوانێت تاڵ بخواتنەوە قسەیەکی دروستە لە تۆزێک شەکری تۆزێک شەکر من چای تاڵ ناتوانم بخۆم چای شیرینە چای بە شەکر بەڵام قاوە خۆشە کار و چالاکی چۆن دەبێ ئەم لە ماوەی داهاتوو لە ماوەی داهاتووە خەریکی چەند کارێکم کارێکی زۆر جوان و تایبەتی مناڵانم ئامادە کردووە زۆر تایبەتە دڵنیا مناڵەکان زۆر زۆر حەزیان لێبێت چونکە با بڵێم کارێکی ڕەنگا و ڕەنگی جوانی پڕ لە مناڵە دواتر تا 6 کارم وەستانووە تا ئێستا لە مانگی سێوە ئەم کارانەش وردە وردە خەریکی جێبەجێکردنم لەگەڵ هەموویانە کارێکی گرنگی عەرەبیم هەیە بۆ یەکەم جار گۆرانێک بۆ دووەم جار یەکەم جار لە ئەلبومەکەمە یازێنم وت بەڵام وەک کلیپ بۆ یەکەم جار گۆرانێکی عەرەبی عێراقی بڵێم خۆتە بەڵێ خەریکم ئەوە تەواو بووە و کارەکانی هەمووی جێبەجێ کراوە تەنها کلیپەکەی ماوە کلیپەکەی وابزانم ئەگەڕێمەوە سەر توراسی عێراقی کە ئەوە زۆر باوە لە ناو با بڵێم کۆمەڵگای ئێمەیە هەم توراسی کوردی فۆلکلۆری کوردی کارم کردووە و ئەم بۆ هندیش کردم و هەم بۆ عێراقیش حەزم لەیە کە کارێکیەوە لە داهاتوە کاری ترمە بێ بەڵام وەک کار و پرۆژە تا 6 کاریش ئامادەیە ئەم دوو کارە زووترین کات و کارێکم لەگەڵ کاکە میرا هەیە گۆرانێکی خۆشی کاک میرا هەبوو ئەوجارم وت میرا بیدە بە من تخوا با بێڵێمەوە زۆر حەزم لەو کارەی کاک میرا بووی تروتی باشە قەدەری میرا جارێکی تر نوێمان کردوتەوە بە دوێ تۆ بەیەکەوە لەم کۆتا کارت کە بڵاو بووە هەر لەگەڵ میرا بوو بەڵێ ئێستاش هەر لەگەڵ میرا دەست پێ دەکەمەوە و دواتر کارەکانی خۆم تەواو دەکەم بەو نزیکانە لەوانەیە تا دووە ڕۆژەکانی هەفتەی جەژن کارەکە تەواو بوو بیهێنمە بەردەیدی بینەرە ئەوە هیوادارم کارێکی جوان دەرسێت ئەوەی کە لە تۆیدا هەیە کۆکتێلە ینی هیچ بەرنادەی زۆر زۆرم پێ خۆش بوو کە بینیم بە کوڕمانجی گۆرانی دگوت بەڵەوە لە لێکنیزی تۆش یارمەتیدا بینەران ئازیزان من پەیوەندیم نەبوو بە کەسێک کە کرمانجەکەی زۆر باش بێ جارێک لەگەڵ گوڵستان خان قسەم کردوتم گوڵستان خان من ئەمەوێ وشەکانی یان کەلیماتی ئەم گۆرانیم دەستکەوێت چۆن وتی دینە خان ئێستا بۆتە نێرم بۆی ناردم زۆر یارمەتی دەم دەستت خۆش بێ هەموو جار من لە تۆ پرسم یارمەتی کورمانجیکە زۆر باش زۆرت لێ دێن زۆر لە دەنگت دێوە هەز دەکەم خانمێکی لە ناو جەرگی جززیرا بۆ تا ئامەدەوە هاتی کورمانجی دەڵێ گوڵستان خان یەکێک لە تایبەتمەندیەکانی پێشکەشکار ئەوەیە کە زمانی پاراو بێت من خەڵکی ڕانیم لە ڕانیا ئەو کەسانی کە سەردانی ڕانیان کردووە یانیش تێکەڵاویان هەیە لەگەڵ خەڵکی ڕانیە زمانی خەڵکی ڕانیە زۆر پاراوە زمانی کتابە لە کتابە لە کتێبە ئەوها دەنووسرێتەوە کە ئێمە قسەی پێ دەکەین بۆیە وتنەوەی وشە بۆ پێشکەشکار چەند مهمە زمانی پاراو بێت خەڵکی تێی بگات
بۆ هونەرمەندیش ئەوەندە مهمە زۆر هونەرمەند هەیە چانسی ئەوەیانە لە مناڵیەوە لە 2 زاراوە تا 3 زاراوە لە ماڵێکدا ڕاهاتون و گەورە بوون سۆ ئاسان نییە بتوانن کوردیەکی سۆرانی یان کوردێکی بادین بە باشی یان کرمانجی بە باشی دەربڕن لە ماڵی ئێمە جالەوەی کە باوکم عەربیەکەی دیراساتی عەربی بووە عەربیەکەی زۆر باشە لەگەڵەوە دایکم لە ئەفلام و فیلم و شتا مسری فێر بووە منیش لەگەڵ یانە ڕانیەیی و سلێمانی و هەمووی فێر بووم وە لە هەولێر گەورە بووم یەک دنیا زاراوم کۆ کردوتەوە و حەزم لێیە تەرکیزکەم لەگەڵ فێربوونی قسەکان یعنی وشەکان مەسەلەن چۆنێتی دەربڕینی زاراوەی کرمانجی ئاسان نییە بەس هەوڵم داوە تا بتوانم باشم زۆر دەربڕینەکە جوان بوو وەک خۆم وەکو گوێت لێگرت زۆر باش هیچ هەستم نەکرد بە فەرق و جیاوازێکەوانەی کە ئەتوو بە کوڕمانجیت گوت تایبەتی هەندێک وشە هەیە زۆر وشە هەیە بەڵێ زۆر جاریش لە بەسەر تا تێ ئەپەڕێ زۆر دەربڕین هەیە یەک پیتی ئەچێتە پاش پیتەکەی تر یعنی پیتێک لامێک ئەچێتە وشەکە دەگۆڕێەوە زۆر جار ینی پێیان وتومە ڕاستەکەی ئیشاڵە لە کاری داهاتوو باشتر تەرکیزەکەم زۆر دروستە. ئێستا ویستم باسی چالاکی ڕۆژت لەگەڵ بکەم. بەڵێ نۆرمال ڕۆژەکە چۆن بەسەر دەبێت چەند ساعت ڕاهێنانت هەیە لەگەڵ لە حەلیەن لە کاتی ئێستایە خەریکم دایەتەکە دەست پێکەم لە ئێستاوە تا کۆتایی مانگینۆ ئەم دایەتە ئەبێ 10 کیلۆ دانێم هەرچەنە من ئەو وەزنم نییە لە کامێرە زۆر قەڵەو دەرەچوو بەڵام ئەمەوێت 10 تا 12 کیلۆی تر دابەزێنم خەریکی پرۆژێکی ترم بۆیە دایەت من دایەت تا دایەت فەرقی هەیە زۆر کەس هەیە دایەتەکە هەرنا ناخوات هەر زۆر خراپاوە بەڵام من دایەتەکەم وا لێ کردووە کە هەموو ڕۆژەکە نان دەخۆم و ڤێژتریان و خواردنی سەوزە و میوە و ئەو شتانە تێکەڵاو دەکەم هەندێک لە ناتس ینی ناتس چەرەزات هەندێک لە ناتس و لە بەیانیەوە دەستی پێ دەکەم تاکو و کۆتایی ڕۆژ زیاتر لە 8 وەجبەنان دەخۆم بەڵام نانی با بڵین هەمووی برنج و ئەم شتانە نا برنجش بەستی مەخۆم ینی بە کوڵاوی بە زەردکراوی و هەندێک ڕۆنی ئەگەر زیبدا گینا زەیت بەکار ناهێنم ئیتر ئەلێرەوە دەست پێکەم تا کۆتایی مانگینۆ زانین چەندێک ئەو بە خۆت داناوایان بۆیان داناوی من دیراسا ئەچۆم ئەگەڕێم لەکوێ ببینم دایەتێکی باشایە و هاوڕێکانم پرسەکەم ئەڵێم کێ دایەتی باشی کردووە زۆرترین کەمترین کات زۆرترین وەزنی دابەزانەوە لەگەڵەوەشە گوڵستان خان زۆرترین وەزن بە کاتێکی کەم لە دایەتە خراپێکی زۆری هەیە ینی احتیمالی گەڕانەوەی زیاتری هەیە بە کاتێکی کەمتر ینی تۆ لە ماوەی مانگێک ئەگەر 10 کیلۆ کەمکەی لەوانەیە لە 2 مانگی ئایندەیە ئەگەر دایەت نەکەی یاخۆت وەرزش نەکەی دوو بەقەت ئەوە وەزن بێنیتەوە جارێکی تر فات بێنیتەوە بۆیە لە سلۆمۆشنی دایەتە باشترین کارەوەی سلۆمۆشنی بۆکەی بەرەبەرە وردە ئێمەش خۆ برنج و فاسۆلیا و قەیسی و بەم جەژنە خواردت بەخوا دوێنێ وتم دایە ئەرۆڵای چۆنەی بەیانی جەژنا بێنام خۆی وتم دایە بەخوام 2 ڕۆژە دایەت ناکەم جەژنا ئەم ڕۆژ ئێستش ئەم ڕۆژ لای مامۆستا داوەتم ئەم ڕۆژە بێنانەکەم چی حازر دەکات ئەمڕۆ هەمیشە باسی خواردن و نانی دەستی مامۆستا دەکەن دوێنێ قسەمان کردووە مامۆستای تەبیعەتی خۆشی هەیە با لێرە کەش بەیانیان زوو هەڵدەستێ خەوی کەمە و ڕۆژێک بەر لە بەیانی ینی دوێنێ لە دوێنێەوە باسی خواردنەکە ئەکات بەیانی چی حازرەکرێ لە ماڵەوە ینی بەرنامەی ئەوەشی هەیە بەیانی نیوەڕۆ پێش خەوتن بەیانی نیوەڕۆ پێمانەڵێ وەڵا بەیانی نیوەڕۆ باینجان و مریشک و برنج لێنێم مەسەلەن ئەوتر لە ماڵەوە ئەوستای ئەو هینە هەیە ئەو خواردنە هەیە من بۆ بەیانی نۆڕۆزام ئەوە خواردنیان هەیە ڕۆونانە خۆ ئەمڕۆ باینجان و برنج و مریشکی لێناوە ڕۆمەلای ئەوە مریشکیانیش لێ باینجان و برنج مەلای ئەوە هەر خواردنی جەژنە هەر خواردنی ئەم ڕۆژی ڕێجیمەکە فێت ئەم ڕۆژ ڕێجیمەکە فێت بەڵام ئەوەی گرنگە کە خانمان بزانن هەموو ڕێجیمێک بۆ هەر کەسێک نابێ ئاگاداری جۆرە ڕێجی ینی دابەزاندنی کێش بە هەر دەرمانێکیان هەر حەبێت یاخۆت هەر مەوادێکی کیمیایی زۆر خراپە ئەگەری گەڕانەوەی زۆرترین کێشی هەیە لە کەمترین کاتە
لەگەڵ ئەوەی شادایەتی خواردنی پچڕاو ینی یەکجاری هەموو شتێک کاتکەی زۆر خراپە. ئەوە شووا ئەکات کە داونێک هەبێت لە شەکر و گلوکۆز و هەتا لە پرۆتین و ڤایتەمین و تۆکە ئەوها سیستەمە تەڕوا ڕۆژانە لە پڕ هەمووی کاتەکەی داونێک کە بێت اینجا تەسیرە کاتە سەر گورچیلە، مائیدە، سووڕی خوێن، دکتۆرە دینا گەڕاینەوە سەڕێنەکان و بیرتان نەچێ خۆتان بپارێزن خۆتان بپارێزن بەڵێکی پابندوە ئەو جەدینە جەماعەت داوای کۆپلەیەک دەکەن ئەمنیش گوتم بەیانیە زوویە سەرچاو ئەو جەنازان پێی خۆشە بەسەرچاو نۆرمالە. من هەموو جار لەگەڵ مامۆستاش مناقەشەیەومان کردو گۆرانێکی خۆش هەیە بۆ بەیانیان کۆپلێک لەوتان پێشکەشەکەم کە من بەیانیان ئەگەر بمەوێ گوێگرم گوێ لە فەیروز و لەوەشەگرم ینی بەیەکە گۆرانێکی کوردی خۆش هەیە هونەرمەندی خوا لێ خۆش بوو قادر دیلانە وابزانم ئەڵێت جادە چۆڵ و سێبەر بوو کاتی بەیانی جادە چۆڵ و سێبەر بوو کاتی بەیانی ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕانی ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕانی ئەی ئەمڕانی لە پڕ نازانم چۆن سەرم هەڵبڕی بەرامبارم بەژنێ دەرکەوەک پاری لە پڕ نازانم چۆن سەرم هەڵبڕی بەرامبارم بەژنێ دەرکەوەک پاری لەگەڵ ئەوەی لە عەباوە ئاڵە بوو لەگەڵ ئەوەی لە عەباوە ئاڵە بوو دیمەنیشی رینی ئاوا دیار بوو ئەی دیار بوو بێزی دەنگ خۆش ئەنانا دروست بوو چەندە بەیانی زوێ بەڵام بەیانیان ئەم گۆرانیان زۆر خۆشە و قادر کابانێکێکە لە هونەرمەندە گەورانەی کە چەندین ساڵ بەر لە ئێستا و بەر لە دایکبوونی من و تۆ بیری لەوە کردوەوە کە گۆرانێکی ئەوها گەورە بۆ بەیانیان دروست بکات هەموو جارەڵەم بیرۆکەی گۆرانێکە ئەوەندە جوانە کە ئەم بەم بەیانیە عاشق بووە ئیتر ئەتوانین لە سەمونکڕینیشە عاشق بێن یەکێکە بینی بەعباوە خۆی ئاڵانەوەوە چێ سەمونەکڕێ و بیرۆکەی یانداڕشتنی شعرەکە ئەگەر جارێکی ترگوێی لێ بگریتەوە گوڵستان خان ئەوەندە جوان باسی خانمەکە دەکات حەزت لێ ببینی حەزەکەی ببینی سەوە ئەما یەکێکە لە شاکەرە جوانەکانی هەندێک کوشەی زۆر ینی سەختی شرۆڤەی دەوێتن لەناو گۆرانێکە داها من خۆم ئەگەر وەکو کورمانجێک گوێم لێ گرت زۆر چێژم لێ بینی ینی هەستم پێ کرد زۆر تایبەتە ئەوجا باس ئەوم بۆ باس کە خەریکە دەبی بە پێشکەشکار خەریکی پرۆگرامێکین و پێشتر لەگەڵ مامۆستایە بیرۆکەی پرۆگرامەکە لای ئەو سەری هەڵدا پرۆگرامێکی زۆر گەورە دەکەین بۆ هەموو کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە و حەز دەکەم لێرەوە بڵێم ئەو هەوادارن و بەهرەمەندانێک کە حەزەکەن بەهرەیەکیان تێدایە و بەشدار بن ئەتوانن بەشدار بن و لە ماوەیەکی زۆر کورت لە مستەقبلێکی زۆر کەمە ینی لە ماوەی مانگ و نیوێکی تر ئاشکرای دەکەین چۆنێتی وەرگرتنی بەهرەمەندان و پێشکەشکاریەکە بیرۆکەکەی ئەوها بوو کە من لەم پرۆگرامە بەشێک بم لەم پرۆگرامە وەک پێشکەشکار خۆمبینیەوە باشتر وەک لە لێژنە چونکە تۆ کە لێژنە ئەبیت لەم بوارەی خۆتەوە گوڵستان خان ئەبێت بەلایەنی کەم 10 ساڵ تا 15 ساڵ خبرێکی باشی هوەریت هەبێ من بۆ خۆم چونکە کە هیچ ئالەتێکی مۆسیقی ناژەنم یان ژانیارێک نیم یاخود پەیمانگای هوەرە جوانەکانم تەواو نەکردووە بۆیە بۆ من ئاسانیە یەکسەر تا 20 ساڵیش ئاسانیە ببیت بە یعنی 2 ساڵ 3 ساڵ کارکردن
ئەوە ناگەنی کە تۆ ببیت بە لێژنە باش نییە بۆیە من ئەوەنەی خوێندمەوە ئەوەندەی لەگەڵ خۆما قسەم کرد باشتر وا بوو لە پرۆگرامەکە بەشێک بم بەڵام لێژنە نەبم و خۆم کەمتر لەوە نابینم بەڵام کاتم زۆر ماوە کاتێکی کاری هوەری بکەم کاتم زۆر لە پێشە تا 20 ساڵی تریش ئەتوانم گەورەترین پرۆگرام لەگەڵ مامۆستا بکەین و لە لیژنەی شا ڕۆژێک لە ڕۆژان لەسەر کورسی لیژنەیە دانیشتم ئەوە کاتێکی زۆرم لە پێش ئەگەر خواتە من بدا ئیشەڵا لە مستەقبەلا بتوانم بەڵام وەک پێشکەشکاری خۆم بینیەوە حەزمە کرد و هەم ئاسان بوو بۆ من گرانیە کارێکی بۆ زۆر کەس حەزەکات ببێ بە پێشکەشکار پێی گرانە قورسە بەڵام بۆ من چونکە کامێرە ئاشناییم هەیە لەگەڵ یا و دەمێکە کارەکەم لەگەڵ کامێرەیە بۆ من ئاسانتر بوو ئەو کارم هەڵبژاردووە هیوادارم بتوانم وەک تۆ سەرکەوتوو هەرچەندە من ناتوانم وەکو هونەرمەندۆک و تۆ سەرکەوتوم بەڵام چونکە تۆ پێشکەشکارێکی سەرکەوتووانم لەسەرەوە نییە کە زۆر باش دەبی چونکو کەسێکی قسەکەری دەربڕینت زۆر جوانە جگەلەوەش ئەو قەنەعاتەی کە هەتە بۆ نمونە ئێستا کە ئەوەی شرۆڤەت کرد ئەوە نیشانەی سەرکەوتنی تۆیە باوەڕبوون بە خۆت یعنی ئینسانەکان چەند تۆکە لە بەیانێکی زووە لە خەو هەڵدەستی هەتا نهایەتی ڕۆژەکە ئەگەر باوەڕت بە خۆت نەبێ هەموو ڕۆژەکەی خۆت ئەڕوخێنی وە کاتی شێکێکە لەو بەشە گرنگەی ژیان کە گەڕانەوەی نییە بۆیە تا بتوانم لە بەشە هوەریەکەی خۆما ئیسیفادە ئەەکەم و وەسوودیش ئەگەیەنم ئەو کاتێک کە نەمتوانی سوود بگەینم ئەو کاتە وەستم و داوای لێبوردنەکەم و جێچۆڵەکەم بۆ هەموو ئەوانەی کە ئایانەوێت جێگەی من بگرن یاخۆت بێنە ڕیزی هوەری و بێنە پێشەوە ئەوجا بین باسی ئەوە بکەین ئەگەر ئێستا تاکیدم بیرت لێ کردوتەوە چۆن دەست پێ بکەیت چ بڵێ لە کەمین ئەڵقەڵێ هەموو جار هەموو کات پێش ئەوەی ئەوە تێستێک بکەین پێکەوە تۆشوای هەموو کات پێش ئەوەی بخەوم بیرەکەمەوە کە چۆن فلان کەس بێتە بەرنامەکەمەوە تەقدیمی بکەم چونکە ئاسانیە هەر کارێک تۆ ئیکیت بەرپرسیارەتی هەیە وا لێرەوە حەزەکەم یەک شت بە خەڵکی بڵێم هەموو ئەو گەنجانەی کە ئیش دەکەن کار دەکەن ڕۆژانە من 7 ساڵ کارم کردووە 7 ساڵ فریلانس لە شوێنی جاجا کارم کردووە تکایە فێر بن کارێک کە ناتوانن بیکەن بڵێن ناتوانین من زۆر یعنی احترامی ئەو کەساناگرم ڕێز لەو کەساناگرم هەم مۆزەف بووم هەم من لە شوێنێک کارم کردووە لە ژێردەستی چەند کەسێکە هەم چەند کەسێکیش کاری کردووە لە ژێردەستی منە یەک شتی جوان فێر بووم لە کارکردنە زۆر جار شتێکم ئەدەنێ وەک کامێرا من نازانم بەکاری بێنم ئەگەر با بڵێن ئەم ڕەپارەیە کە ئەم دەنێ بۆ بەکارهێنانی ئەم ئیشە زۆریش بێ من ئەڵێم ببورن من ئەو ئیشی من نییە بۆیە لێژنەم هەڵنەبژارد ئەوە ئیجارێ ئیشی من نییە من هێشتا ئەمەوێ فێر بم هێشتا دوسێ مقام ئەناسم ئەمەوێ مقامات فێر بم بۆیە پێشکەشکاریش ئاینەن شدیانی بیرەکەمەوەڵێم باشە گەر گۆڵستان خان بێت چی بڵێم زۆر جار لە کاتی خەوتن لە ژێر جێگای بیرەکەمەوە بڵێ بەمشکلێت تێستێکمان بەرێ لەگەڵ دەرەوەوانە کامێرەی خۆتە من میوانی تۆ ئێستا من تۆزێک تەریقەی خۆم یان ڕێگەی خۆم هەیە بەڵام ئەگەر تۆ میوانی بەرنمەکەی من بی ئێستا من ڕۆژ باش پێشکەش بکەم هەر ئەو بەرنمەیە ڕۆژتان باش ئازیزان لە ڕۆژێکی نوێ بە وزەیەکی نوێ گەیشتومە وڵاتان هاتووم میوانێکی شیرینتر لە چای شیرینی بەیانیانم لەگەڵە ئەم شەکرەش زۆر بەکارمێنن باش نییە بۆیە چایەکە بانیوە شەکر بێ وەک من شیرن نەبێت من چای شیرین نەخۆم میوانێکی ئازیزم لەگەڵە ئەمڕۆ هاتوین لە بەیانی باشە هەموو ئەو شتە تازانەتان پێ بڵێم کە لەوانەیە منیان ئەو بیست بێتمان و ئێوە لێ بێ ئاگا بن چەندین کار و پرۆژەی نوێی ڕۆژانەتان دوور مەخەنەوە لە خۆتان بە ئەکتیڤێتەوە چاو هەڵێنن پێ بکەنن لەگەڵ خۆتان با ئەمڕۆتان لە ڕۆژێکی تر جیاواز بێ هەموو ڕۆژێک وەک یەک نەبێ بۆیە لەگەڵ میوانەکەم دەست بە ڕۆژێکی نوێ ئەەکەم هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی نوێ هەم بۆ من بێ هەم بۆ میوانەکەم هەم بۆ ئەو هەموو ئازیزانەی لەم شاشە جوانەوە ئەمان بینن زۆر بەخێر بێ حافیزی بکەم بۆ تۆ مەجێدێڵە ئەوە بەیانی باش ئەمە بەیانی باش بەڵام بەرنمەیەکی پێشبڕکەی دەنگخۆشیە پێشبڕکەی دەنگخۆشی ئەگەر تۆ بەهرەمەند بی هاتبی تاوەی دەنگی خۆ تاقیکەیتەوە منەڵێم ئازیزانم کچێکی جوان خانمێکی ئازیز
بە جۆش و خوڕێشێکی تایبەتەوە هاتۆتە لامان بۆ ئەوەی هەموو ئەو دەنگەژەیانە تاقی کاتەوە کە چەند ساڵێکە هەست دەکات لە ناو دەنگەژەکانیدا بەهرەیەک هەیە. ئێمەش دەمانەوەی گوێی لێ بگرین تا بزانین ئایا وایە وە لێژنەکەم بە جۆش و خرۆشەوە چاوەڕێی هەیەجانی ئەو خانمە دەکەن لەسەر ستەیجێکی ئاوا گەورە هاتووە بە جۆش و خرۆش و بەبێ ترس بەبێ گوێدانە ئەو کۆمەلگایە کە پێش چەند ساڵێک هونەرمەندی ئافرەتی زۆر کەم بوو ئەمڕۆ هاتووە تا پەڕەوێکی تازە بۆ ژیانی هەڵداتەوە لیستێکی نوێ دەست پێ بکات و دەنگی خۆی تاقی بکاتەوە. فەرموو گوڵستان خان وەرە سەر ستەیج بەبێ ترس من لە پشتم چەندین ئافرەتی تر لە پشتە بەشدار بە من ئۆدیانسم لەوێ لەوانەیە بەشدار بوویەک بێتن دەنگی زۆر زۆر خۆش بێ ئامادەی دوێتی لەگەڵ بکەیت بەڵێ بەئەکیدی ئێمە هەر لە پرۆگرامانایە چەند کارێک بکەین لە کۆتا پرۆگرامەکە کە هیچ پرۆگرامێکی کوردی تا ئێستا بیری لێ نەکردوتەوە و لە پرۆگرامی جیهانیەکانیش زۆر کەم بیریان لەو کارە کردوتەوە کاری مشتەرکەکەین و جوان کاری جوانیان بۆکەین خۆشمان بەشداری ئەبین هەم لە بواری فۆلکلۆری کوردیەوە پەرەی پێدەین و هەم لە تازەگەری نوێگەری لە هونەری کوردیە بەشدارە بین ئەکیت ئەوە هەمووی کاری مامۆستایە هەمووی دەستان خۆش بێگومان هەر هەوڵێک بێتن بۆ پێشخستنیان وارە جێگەی دەستپاس دەکەم کە تۆش لێرە لە تیڤەکەی خۆتەوە پاڵپشتی و پشگیریمانەکەی کوردستان 24 یەکێکە لەو تیڤە جوانانەی قەت بیر لە ئەوە ناکاتەوە تەنها بەرژەوەندی شاشەکەی خۆی بێنێتە پێشەوە هەموو کات ئەو کەسانێک کە لە تیڤەکی تر یان لە هەر شوێنێکی تر یان لە هەر بەرژەوەندێکی تر هاتوون لێرە میوان بوون وەکو ماڵی خۆی سەیریەکات و ئەوانیش وەک ماڵی خۆیان پێشوازی لێەکەن. دەستێتەژی پێشەوەی کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوا پێشەوەی کە کاتمان نەمێنێ حەز لێ بوو شتێکی فەیروزمان پێ پێشکەش بکەیت؟ ئۆکەی شتێکی فەیروز بەیانە نسمع علينا الهوى من مفرع الوادي يا هوى دخل الهوى خدني على بلادي نسم علينا الهوى من مفرع الوادي يا هوى دخل الهوى خدني على بلادي کوردستان کە قەت بەجێ ناهێڵە بیرلۆ نەکردووە؟ هەموو جار بیرم لێ کردەوە کە کاتێک تەمەنم ژێر 25 ساڵی هەیەجانت زیاترە بیرم لێ کردەوە کە بڕۆم لە وڵاتێکی تر بژیم پاسپۆرتی وڵاتێکی ترم هەبێ بەڵام کاتێک 25 ساڵم تێپەردا سەیرم کرد هەموو جوانیەک لێرە هەیە هەموو خواردنە خۆشەکان لێرە هەیە دایکم لێرەیە نیشتیمانی من ئێرەیە چۆن ئەتوانم کارێک بۆ دەرەوەی وڵات بکەم بە چەند زمانێک من ئەتوانم کە قسە بکەم و ئیش بکەم لێرەش ئەتوانم ئەو ئیشە بکەم کە بواری هونەریشم هەڵبژارد حەزم کرد بۆ یاڵێک تۆ هەمە ڕەنگی حەزم لێیە لە هەر سوچێک بتوانم کارێک بکەم پێم بکرێ بیکەم ئەگەر پێم نەکرێ وەکوتم نایکەم ویستم باسی ئەو بکەم کە جگەلەوەی کە چەند زمانێک دەزانی و گۆرانی بەو زمانە نەتبڵێەوە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی هەر هونەرمەندێکە بەڵام لە زۆر دەرکەوتن و چاوپێکەوتن و ئەوانە باسی تەمەنت نەکرد ماوەیەک پێش ئاشکرات کرد ماڵدی خۆت ئاشکرا کرد و هەروها گوتە سنگل منگل چی زیاتر ئەو پرسیارانەی کە خەڵک دەیەوێت سەبارەت بە تۆ بزانێ بەداخەوە زۆر جار من لە هەموو چاوپێکەوتنەکان چاوەم وتووە زۆر بەداخم لە کوردستان جارێ نەگەیشتوینەتە ئەو ڕادەیە کە قسەی ناخۆش نەمێنێ لە سۆشیال میدیا و سۆشیال میدیای هەر کەسێک هەر پیجێک هەر تیڤەک خزمەت بکات جیالەوەی یەکتر بشکێننەوە من زۆر زدی ئەوەم کە یەکتر بشکێننەوە ئەو کەسەی کە لە هونەری ئافرەتانەی کوردیە لە ڕێزی منە کارێکی جوان دەکات یا ڕەبی دەستی خۆش بێت من هیچ کات هەسوودیم نەبردووە مامۆستا ئەو شتە ئەزانێ لە ئەو شتەی تۆم زۆر بەدڵە هەر کاتێک گوێم لە دەنگێکی خۆش ئاوازێکی خۆشە بێت شتێکی جوانە بێت کە هی وڵاتێکی تر نەبێت و خۆی پێشکەشی بکات زۆر خۆشحاڵە بم بۆیە هەموو ئەو پرسیارانەی کە لە منی شەکرێت گوڵستان خان زۆر بە یعنی
زۆر جار بە نامرتاحیەوە وەڵام ئەدەمەوە بۆ چونکە هەموو پرسیارەکانە گەڕێنەوە بۆ شخصی ینی ژیانی تایبەت ژیانی تایبەت پەیوەندی بە هونەرمەند و هونەرکارەکە خۆی هەیە ینی زۆر کەس هەیە لە بواری هونەرە مناڵی نابێت مەسەلەن زۆر جار لێپر چەند مناڵت هەیە زۆر ناخۆشە ئەم پرسیارم بۆ نمونە هێنایەوە زۆر ناخۆشە و کەسە بەخۆی داشکێتەوە یانیشکان ناتوانێت بڵێ وەڵام مناڵم نابێ یان منە خوانەی داوە پێم ئەو پرسیارە شخصیانە با لێ گەڕین بۆ شخصەکان خۆیان وەک ئەمڕۆ کە ئێمە چەند شتێکی جوانمان تەوەری جوانمان باس کرد جا لە پرسیاری شخصی ئەو کەسەی کە ئەچێتە بواری هاوسەرگیریەوە یان مناڵ پێکێ و ماڵ و مناڵ پێکە هێنێ و ئەو شتانە پەیوەندی بە خۆی خودی خۆیەوە هەیە چەند ئافرینە بۆ ئەو کەسە بتوانێت هونەرەکەیشی بکات و ئەوەیش بکات زۆر کەسم بینیوە هونەرمەندە و مناڵی هەیە و خەریکی ماڵ و مناڵی شێتی و خەریکی هونەر دەستیان خۆش بێت لەگەڵەوەیشە ئەو مەرە ئاشکراکردن بۆ کچان تۆزێک زەحمەتە زۆر جار بیریانە کردەوە ئەیانوت موالیدی بچووکتریانەدا بە من عمری بچووکتر و زۆر کەسە بۆ عمری گەورەتریەدا بۆیە بۆ ڕاستکردنەوەی شتەکان بە نەترسی وتم من لە 4/6/1970 لەدایک بووم لە ڕانیە بۆیە ئێستا تەمەنم 32 ساڵە مناڵ نیم بەڵام ئاسان نەبوو دەربڕینەکەی چونکە ئەوەندە کۆمنتی سەیرم گوێ لێ دەبوو بە شتێکی ترەوە خەریک بم باشترە لەوەی کە بۆیە وتم آخر جار وتم کاکە من وەڵاهی ئەوەندەیە ئەمرم بەخوا ئەوەندەیە بۆ ئەوەندەیە بەڵێ دینە زۆر خۆشحاڵ بووم بەیانە لەگەڵ من بووی بەجددی تێ نەبووم لە قسەکردنەوەانەوە هەموو جارێتەوە هەمیشە میوانێکی خوین شیرینی ڕەحزوری قسە خۆشی زۆر سیفاتی جوانت تێدا هەیە بەجددی نامەوێت باسی لێ بکەم بۆ ئەوی نەچێتە بواری مجامەلەکردن و ئەوانە بەڵام شیرینی دەزانی سپاس دەکەم سپاسی ئەو تیڤە جواناکەم کە لە ساڵێکات 4 تا 5 جار من بەسەر ئەکەنەوە و سپاسی هەموو ئەو هەوادارانە مەکەم کە تا ئێستا وەستاون بۆ بەرهەمێکی نوێ لە کەرەنتینەوە چاوەڕێ بن بەرهەمی زۆر جوانم هەیە هەموو لایەکم خۆشەوێ جەژنتان پیرۆز بێ یەخوا هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێ چاوتان ماچەکە دەستە ساون